بەپێی ئاماری پۆلیسی گەرمیان لە ساڵی ڕابردوودا ئامارەکانی کوشتن و ڕفاندن و شەڕکردن و دزی ڕوویان لە زیادبوون کردووە. بەپێی ئامارەکەی پۆلیس 198 تاوان بەراورد بە ساڵی ڕابردووتر زیادی کردووە. لە 2010 13 حاڵەتی کوشتنمان هەبوو، بەراوردی بکەین بە 2017 8 حاڵەت زیادی کردووە. شەڕکردنی جۆراوجۆر 77 حاڵەتی شەڕکردنی جۆراوجۆر زۆری کردووە. واتە ساڵی 2010 437 ڕووداوی شەڕکردنمان هەبووە. بەراوردی بکەین بە ساڵی 2017 کە 360 حاڵەتمان هەبوو، 77 حاڵەت زیادی کردووە. دزینی ئۆتۆمبیل 14 حاڵەتی دزینی ئۆتۆمبیلمان هەبووە لە 2010. بەراوردی بکەین بە 2017 8 حاڵەت زیادی کردووە. زیادبوونی ئامارە مەترسیدارەکانی تاوان لە سنوورەکە لە کاتێکدایە بەشی نەهێشتنی تاوان لە بەڕێوەبەرایەتی پۆلیسی گەرمیان کراوەتەوە، بەڵام ئامارەکان تا دێت ڕوو لە زیادبوون دەکەن. توێژەرێکی دەرونیش هۆکاری زیادبوونی تاوان و سەرپێچیەکان دەگەڕێنێتەوە بۆ سەروەردەبوونی یاسا بە پلەی یەکەم و هەروەها ئەو قەیرانانەی ڕووی لە هەرێم کردووە وای کردووە هاوڵاتی تووشی نائومێدی ببێت و ناچار بە تاوانیان کاتەوە. هیچ گومان لەوا دانیە زۆر جار تاوانە کۆمەڵاتیەکان دەرهەنجامی کۆمەڵی هۆکاری کەڵک بوون کە زۆر جار ئەم تاوانە دیارە بە بەرنامە دەهێنرێ بۆ کۆمەڵگا، دیارە بۆ ئاڵۆزکردنی تاکەکان و زۆر جار بۆ جێبەجێکردنی مەرهەمی سیاسی و ئابوووریەکان. لە کورسانە ئێستا قەیرانی سیاسیە، ئابووری هەیە، کۆمەڵایەتیە، دنیای قەیرانی دیکەی دیارە هەموو ئەمانە پەیوەستە بە دەرئەنجامی ئەو تاوانەوە. ئێمە گەلە بیرمانە چێباسی خەیرانی ئابووریکەن، دیارە ئابووری باش کۆمەلگایتان دروست بەرهەمێنێ بەبێسەوانەوە ئەگەر ئابووری خراپ بێ داڕمان بێ دیارە هاوڵاتی تا ئەوپەری ناومێدیە بە هاوڵاتی تا ئەوپەری سەلێشێوە هاوڵاتی بۆی کە سەرچاوێکی کاری دەستکەوێت زۆر جار کە بژێوی ژیانی خۆی و ماڵ و منداڵەکەی پەیدا بکە دیارە پەناباتە بەر دزیکردن پیاو کوشتن و زۆر هۆکار. دیارە هەروەکوتم دیارە کۆی ئەو تاوانێکی ئێستا لە هەرێمی کورسانە ڕوادن. دیارە ئێستا ئامارەکانی پۆلیس ئامارە جیاجەکان پێماڵێن تاوانەکان زۆرن بە ڕێژەیەکی زۆر هەڵکشاون بە تایبەتی لە دزیکردن و زۆر هۆکاری دیکە. ئەو ژینگە کۆمەڵاتی کە ئێستا ئێمە تیاژین بەڕاستی ژینگەیەکە زۆر شێواوە، ژینگەیەکە توانم لە ڕووی دەرونیە بۆ تاک هیچ مرتاح و ئاسودە نییە. لە هەرێمی کوردستان بەهۆی لاوازی سیستمی بەڕێوەبردن و سەربەخۆنەبوونی دادگاکان و بوونی دەستی حیزب تێیاندا و هەروەها دەستگیر نەکردن و بە سزانەگەیاندنی تاوانباران ساڵ لە دوای ساڵ ڕێژەی تاوان زیاد دەکات و ئامارەکانیش ئەوە دەردەخەن ئەگەر چارەسەری پێویست بۆ زیادبوونی تاوانەکان نەگیرێتە بەر لە داهاتوودا کۆمەڵگەی کوردی بە ئاقارێکی زۆر خراپدا تێپەڕ دەبێت.